مەترسی لە کەمبوونەوە و گرانبوونی خۆراک بڵاو بووتەوە. هاوڵاتیان لە ترسی گرانبوونی خۆراک بە زیادەوە کەلوپەل و پێداویستەکانیان دەکڕن. بەڵام قسەی وەزیری بازرگانی و پیشەسازی هەرێم شتێکی دیکەیە. هەموو ئەو دەنگۆیانە ڕەت دەکاتەوە لەسەر گرانبوون و داخستنی سنوورەکان و دەڵێت جگە لەوەی لە سنوورەکانەوە بەردەوام کەلوپەل و خواردەمەنی هاوردە دەکرێت. لە کۆگاکانی ناوخۆشدا پێداویستی ئێجگار زۆر ئەمبار کراوە و پێویست ناکات هاوڵاتیان نیگەران بن. نایلین قۆڕکاری نایلین ئیستیغلال دروست بێتن بە بەردەوام چاودێری بازاڕەکەین. جگە لەوەش زۆربەی هەر زۆری بازرگانە بەڕێزەکان بە سوپاسەوە ئەو ئەرکەیان بە ئەرچی سەرشانی خۆیان زانیوە بە ئەرچی نەتەوەی نیشتیمانی دینی ئەخلاقی خۆیانیان زانیوە پەنایان بۆ ئەو شتە نەبردووە. لەگەڵ ئەوەش هەر کەسێک بیاوێتنەوە بکە ئێمە لێژنەمان هەیە بە دوواداسوونی بۆ دەکەین و ڕوبەڕووی سزایان دەکەینەوە. سنوورەکان نەخێر ئەوەی بەمانای گرفت دروست نابێ، بەڵام خاو بووە هاتنەکەی سزد بووە بەهۆی ئەو ڕێکارەی کە بۆ پاراستنی تەندروستی دەگیرێتە بەر. وای کردووە تۆزێک سزد بێ بەڵام کەم نابێ، سزد دەبێ بەڵام کەم نابێ. لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان هاوڵاتیان لە ترسی گرانبوون و نەمانی کەلوپەلە خۆراکیەکان زۆربەی مارکێتەکانیان بەتاڵ کرد. ناوبەناویش بەگوێی خەڵکدا دەچرپێندرێت کە ڕەنگە کێشە بۆ هاتنی خۆراک لە سنوورەکانەوە دروست بێت. سەرڕای ئەوەی بەرپرسان دڵنیایی دەدەن لە بەردەوامی ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ وڵاتانی دراوسێ. لە چەند ڕۆژی ڕابردووش گرفتی کەمی زەید لە بازاڕەکان دروست بوو، بەڵام لە ئێستادا چارەسەر کراوە. بەڵێنمان ناڵ ئێمە بە هاوڵاتی خۆمان و بە نیشتمانی خۆمان کە نیاڵین کوردستان بێ خوارێک بێ ئەو بەڵێنیەکە و شتوانی خۆتان لە ڕێی خۆتان و ببینید بزان چی هاتوتە ئەم شارەوە. چەند بازرگانێک هەیە کە هەموو خەمخۆری ئەم شارن و کەمیاتی زۆر گەورەیان کڕیوە، هیچ کێشە و گرفتێری دروست نابێ. مۆزوعی کێشەی زەیتە و زەیتەکەشمان چارەسەر کرد ئینشاڵڵا کەمیاتێکی زۆر گەورە کراوە ئەوە ڕۆژانە بەرەو هەرێمی کوردستان دێت. هەرچەندە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی بەربڵاو لە کۆماری ئیسلامی ئێراندا هەیە، بەڵام ڕێگەی ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ هەرێمی کوردستاندا دانەخست. بەڵام ئاڵوگۆڕی بازرگانی کەم بۆتەوە. لەلایەکی دیکەوە ڕێکاری تەندروستی تند لە سنوورەکان گیراوەتە بەر تا پشکنینی تەواویان بۆ نەکرێت و وەڵامی تێستەکانیان نەگەڕێتەوە. ڕێگەیان پێنادرێت بارەکانیان بهێنە هەرێمی کوردستانەوە. هەر ئەوە شەوای کردووە هێندێک ڕۆژ گرفتی بەشێک لە پێداویستیەکان لە هەرێمی کوردستان دروست بێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.